پرسیارێکی زۆر تایبەتە دانابوو کە گفتوگۆ دەربارەی ئەم بابەتە ئەەکەی و پرسیارەکە تایبەتیشە بە خانمان یعنی خانمان زۆر پێویستە کە دانیشن بەرامبەر ئەم پرۆگرامە لەبەرەوەی ئەم گفتوگۆیە ببینن ئەم پرۆگرامە تایبەتە بەوان چونکە ئیدی مانگی ڕەمەزانە بێگومان وەک بۆ حرمەتی مانگەکە پێویستە جلوبەرگ و ستایل کەمێک جیاوازتر بێ لە ڕۆژانی ئاسایی ئەمە بۆ حرمەتی مانگی ڕەمەزانە پێم خۆشە دکتۆر زیاتر باسی پرسیارەکەی و میوانەکەی بکات بەڵێ ئێمە لە چارتیوە پرۆگرامەدا هەڵبەت بەشی خانمان گرنگی تایبەتیان پێدەدەین بە تایبەتر ئەو پرسە شەرعیانی هەندێک پرسی شەرعی هەیە تایبەتن بە خانمان ئێمە بەردەوام دەیانکەین و مژار و گفتوگویان لەبارەوە دەکەین یەکێک لەو مژارانەی کە زۆر بەلای خەڵکەوە جێی پرسیارە ئافرەتێک ئەگەر حیجاب نەبی بە مستەڵەح شەرعیەکە ئێستا تو من حیجاب نیم ڕۆژانی ئاسایی بەڵام تایبەت بە پرۆگرامی پارشیف دەتوانی بە ڕۆژ بی دەتوانی بە ڕۆژی بی ئەگەر بە ڕۆژ بووی ئایا ڕۆژوەکەت قبوڵە یان نا ئەمە بەردەوام جێی سەرنجی خەڵکە ئێمەش کە پرسیارەکەمان دانابوو یعنی فیدباک چەندین با بڵێن کۆمنت و هەتا وەکو مەسجیش هاتبوو بۆیکەوە ئەم پرسیارە بۆ ئێمەی خانمان پرسیارێکی گرنگە اینجا میوانێکی زۆر تایبەتیشمان هەیە مامۆستایەکی ئاینی خۆشەویست و جێی سەرنجی خەڵک و بەردەوام لە ناو خەڵک مامۆستا دکتۆر ئیسماعیل پێنجێنی مامۆستای ئاینی بەخێر بێی سوپاسدانەکەم وڵا دەڵی دەچینە ئاهەنگی ژنمارەکردن و جلی کوردی و ماشەڵڵا بەکرد میوانەکانی تۆ هەمیان ڕویان خۆشە مامۆستایانی ئاینی لەبەرەوەی بەردەوام لە ناو خەڵکن خەڵک کێشەی هەیە لەبەرەوە بە سوپاسەوە ینی فەرمودەشێتە بەسوم و ئەوان ئێمە فێر دەکەن لەبەرەوە بۆ خۆیان جێبەجێی دەکەن یەکەم جار اینجا بە ئێمە دەڵێن بەخێر بێ مامۆستا سوپاسی هەمووتانەکەم خۆشەویستیمانەیە مامۆستا ئێمە پرسیارێکمان دانابوو لە سوشیال میدیا ئافرەتێک کە سەرپۆش نەبی دەتوانی بە ڕۆژوو بی ئەگەر بە ڕۆژوو بوو ڕۆژوەکەی قبوڵە یان نا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه ڕوو لە ئێوە کامیات کامێرە و شتێک ڕوو لە ئێمە ئێمە لە خزمەت ئێوە و بینەرەکانتانین سڵاو و خۆشەویستیمان هەیە ئومێدەوارم ئینشاءالله خوای گەورە ئەم ڕەمەزانەمان لێ قبوڵ بکە سەربەرزی دنیا و قیامەتمان کە من خۆشحاڵم کە لەم پرۆگرامەیە بابەتێک تاوتوێ بکەین کە ئینشاءالله لە کۆتاییان نەتیجەیەک و خولاسەیەک بێ بەدەستەوە دڵنیاییەک بدا بە خوشکەکانمان بە ئیمانداران بە هەمومان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دینەکەی ڕەسوولی ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام سەراپا لەیلوها کە نەهاریها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دینێکی بۆیە ناوین هەمووی ڕەحمەتە بۆیە مەوزوعی ڕۆژوو ئەگەر ئافرەتێک سەرپۆشی بەسەرۆ نەبێ و حیجاب نەبێ ئەمە هیچ گومانی تیانە کە ڕۆژۆکەی دروستە ئەتوانی بڵێ چۆن پیاوێکی نوێژ نەکرد چۆن پیاوێکی نوێژ نەکرد ڕۆژۆکەی دروستە ئافرەتیش بە هەمان شێوە ئێمە ئاڵێن ئەرکانێک فەرزێک لە فەڕائیزی خوای گەورەی کە بەجێ نەهێناوە ئەمرێک لە ئەمرەکانی خۆی بەجێ نەهێناوە بەڵام ئەم ڕۆژووە تایبەتمەندیەکی خاصی خۆی هەیە کە سەرپۆش نەبوونەکە نایشکێنێ ئەمە ئەسڵی ڕۆژوەکەیە و ڕۆژوەکەش قبوڵە باشە ئەی مامۆستا چۆن بێت باشترە لە مانگی ڕەمەزاندا طبعاً چۆن کە سەرپۆشیان بەسەرەوە نییە و کەسێکی سفورن خوشکە باشەکەم چۆن بێ باشە ئێمە مەقسەی خوای گەورەمان هەیە خوای گەورە فەرمێت چەفیەکی جوانکە و حیجابێکی جوان بکە ئەمە ئەمری خوای گەورەیە چۆن فەرمیەتی ڕۆژومان بۆ بگرە ئاواژە فەرمی حیجابم بۆ بکە ئەمە باشەکەیە باشە بەڵام هەرێک قسە ئەکرێ ئەڵێ دێ ئەوە مانگی ڕەمەزان هاو لە چەکەی یا بەسەر یا خۆ مانگی ڕەمەزان تەواو بوو دیسانەوە لای ئەباتەوە ئیتر ئەسڵ وایە لای نەبینەوە ئەسڵ وایە لای نەبینەوە ڕەمەزان مەدرسە تەدریبیەکی جوانە مەدرسەیە کە بۆ ئەوی ئێمە پێ بگەێنێ ئەم مەدرسەیە فێرمان بکە 30 ڕۆژی ڕێک تۆ دەی نان ناخۆی ئاو ناخۆی لە حەڵاڵەکان خۆت بە دوورەکەی ئەم مەدرسەیە فێر بکە کە بڵێ ئەم حیجابە ئەمرێکی ئیلاهی و من جێبەجێ جناب مامۆستا ئیسا خۆشکێکمانی ئافرەتێکە لە وڵاتی ئەمریکا یا ئوروپا بەڵێ ناتوانێ ینی لە چەک لەسەری دابناتن وەلی مسلمانە بەڵێ بووی نییە لەسەر ئیشەکەی لە دەوامەکەی لە چەک لەسەریکە
ئەمە ئێمە ئیشکالمان لە ڕۆژبوونەکەی نییە ڕۆژەکەی لا بەسەبی و دروستە کێ ئیشکالی لەسەر ڕۆژی ئەم کەسە يعني ئەگە ئەوە ڕۆژ قبولە ئەوە نەک ئەوەی ئێرەش ڕۆژۆکەی قبوڵە جابا لە ئەمریکا مەکروه مەکروه گاردەینەینێ نە مەکروه نییە سەرپۆش واجبە سەرپۆش واجبە بەڵام کە نایکات ئێمە قسەکەمان لەسەرەوەی ئایا ڕۆژۆکەی دروستە بەڵێ دروستە بەڵێ دروستە سەفخان دەتەوێت منێ پرسە کرد باە هەگەر لخوا کرد بۆشی لخوا کرد و غەتان دەستێ دەکەی فیزۆن لێ یعنی ژێری جا فیزۆن لێ ینی با بڵێن هەندێک لەشی بەدەرەوە بوو هەندێک لەشی ڕۆد بوو هەروەتم لە ئەسڵا ڕۆژۆکەی دروستە ئێمە ئیشکالمان ئیشکالمان لەسەر دروستبوونی ڕۆژۆکە نییە باشە چۆن ئیشکالمان لە ڕۆژ دروست نییە کاتێک پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێن سنفانی من ئەهلی النار دوو خەڵکان کە ئەمانە ئیتر مەجالی تێدا نییە خەڵکی دۆزەخن لەوانە یەکێکیان ئەم ئافرەتە کە لەشی بەدەرەوەیە کە وایە ئەگەر ئافرەتێک ئیتر پێغەمبەر درودی خوای لەسەر بێ خەبەری داوە دەچێتە دۆزەخ یعنی چی سوود لەو ڕۆژوە وەردەگری مامۆستا دکتۆر ئیسماعیل پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و باقی کەسەکانی کە ئەوە بەڕێی خۆی چونکە ئێمە کەسمان بووە عارەقی خواردوتەوە گوناهبار بووە ئەم مەوزوعی ئەم حیجابەکەی کە حیجابی نەکردووە ئەمە لێرە گوناهبار بووە بەڵام ئەوەی تۆ بڵێ وەڵا حساباتێک چونکە حساباتی خوای گەورە دقیقە مثقال ذرة خوای گەورە ئیخوێنێتوانێ ڕۆژوو حسابی خۆی هەیە ئەوەی کەش حسابی خۆی هەیە قسە چی لەسەر ئەم فەرموودەیە ئەگەر من بێم باسی ئەو فەرموودە بکەم ئەو فەرموودە من ئەو کاتەی چوومە ئوردن بەڵێ بڕێکی ماجستێرەکە پێش دەستمان پێ کرد چوومە خزمەت قسمی حەدیثەوە لە قسمی حەدیثە ئێمە بە خزمەت قوتابیەکانی شەخ ئەڕناؤوت ئاشنا بووین لەوێ کە یەکێکە لە گەورەترین حەدیث جا ئەمن لەوێ ئەوەی جێی دڵخۆشی بوو ئێمە فترەیەک ئەنجە دوای اختصاصی خۆمان گۆڕی ئەوەی من جێی سەرنجی منە ئێمە ئێستا دەوێت ئەگەر بمانوێ بە کاتێکی کەم حەقی ئەم مەوزوعە بین نایدەین بۆ کاتێک فنسنگ گەورە خزمەتکاری حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە طولی تاریخا هیچ کەس وەک فنسنکی هۆڵندی گەورە مستەشرق کە ساڵی 32 معجم مفهرسي أحاديث بيغمر صلى الله عليه وسلم كتبي 9 دانا بصحيح بخاري ومسلم وأمانة أم بياوا هاتوا همو حديث كان بيغمري أكرم صلى الله عليه وسلم بخيوتي مكي وشصتدو صالي الريك أم بروجو مشروع الجورا كإسم مكتبه جنيه لجيهانا بي بوتري مكتبه كتابة كيف نسنكي تيانا به أم بياوا تواني بخويوتي مكي وشصتدو صال خزمتي حديثي بيغمر بك عليه الصلاة والسلام بله خويوتي مكي فرمودية قسمها بله وقسكانش مانتيا آل رايا أكني أم حديثة بدور روايات مان هي لسر أم حديثي ك بيغمري خاص صلى الله عليه وسلم باسي كردوا كبير أخص لعنتي لي كردوا ليك كان لعنتي لي كردوا ليك أنا لعنتي لي أنا كردوا ليك يعني دشما مستا لشوين يشتر ببورا بوي همي بيكوا توروني بكيوا لشوين يشتر دالي ناسنا بهش لكاتك كبوني بهشت كذا وكذا وني أو اندذروا يعني ترى من مجالي تدانية لجهنم دمينينه كواعد السود رنج استخلق بلت السود لو رجوا وردقري كدكتور إسماعيل دالي درسته وقبوله إنت تولامي هرسي حديث كان بجمعي بيشكش بينران وخشك كان ممكن بيغمري خوا صلى الله عليه وسلم لحديثك كافر سيكون في آخر أمة رجال يركبون على سروج كأشباه الرحال أما حق من بواني أما أنا حديثك أوي بشدو فلمك آخر أم حديثة إمامي ذهبية فرمي ضعيفة أما اللي راهج إشكالك ما نما لسر أمريكا أم حديثة بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي إلعنوهن فإنهن ملعونات حديثك كرسول أكرم صلى الله عليه وسلم بو تفرد به عبد الله كر عياش بتاقي تنام حديثي هنا وهو ضعيف أما إشكال ما لسر أم حديثانية أي أجر لسر أم حديثة شيخي الباني ضلي دروستا فتواشي دا ضلي لعنتيان ليه بكن أجر تو جنيتي ديت لشي بدر وبو حجاب نبو سرپوش نبو بو مصطلحانا ضلي يلعنهن اللعنة يعني بس بيفي ولا مجموعة ضلي بلعنة بي أما إنزا فرق أما موضوع زانيان لقديمه حتى جديدة إما لعني معين ما هي بهيج جورة دروزنية استمن برم لبازار رابلم لعنتي لي بيه أما دروزنية
هەر نەک دروست نییە بۆ نییە بۆ سێریکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێکی لعن المؤمن كقتله نەفرەتکردن لە مسلمان وەک کوشتنی وایە چونکە ئیش ئێمە نەفرەتکردن نییە ئەم حەدیثە متفق عليه ئافرەتیش بەمە کافر نابی بۆ ئەوەی لە سنووری نا من پێی کافر نابێ کافربوون ئاسان نییە کەوا هەر بەموو قورئان هەر بە مسلمان دەمینێتەوە ئەگەر ئافرەتەکەشی بە دەرەوەبی لعنت لێکردنی وەکو کوفرە وەک کوشتنیەتی ئەمە حەدیث متفق عليه دوو لا ينبغي لصديق أن يكون لعانا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کەسی پاک هەرگیز نەفرەتکەر نییە ئەمەشیان مسلیم گێڕایەتەوانێ حەدیثی سێیەمین حەدیثەکان زۆرە گەمە بمێ وەکو پێم وتی فنسنگ هات بە 62 ساڵ ئیشی کردو ێستا من بتان بمێوە حەڵامەت ئەوەی گرنگە هەر پێ دەڵێم نایڵم بەسەرمانە تێپەڕکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا يكون اللعانون شفعاء ولا شهداء يوم القيامة ئەوانەی نەفرە دەکەن لە قیامەتیشان نە بە شەفیع حسابن نە بە شەهید حسابن نە بە شاهد ئەنجا ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء ئەمەیان ترمذي وابن حبان گێڕاویانەتەوە لێرە ئەمێ من قسەیەکتان عەرزکە ئەم قسەی جەنابەت فەرموود لەسەر ئەلبانی و ئەم قسەی کە ئێستا کاتەکەمان ئەگەر بەشی ئەوەنە بکا ئیمامی غەزالی محمد الغزالي لإحياء علوم الدين إمام نووي وابن حجر وزوريني زانايان وابن القيم هاموي أمشان قسيت أرزكم بكرتي بو أوي تيبغين إيشي إيمان نفرت كردني لا أفرد أجر حديثك صحيح بو كهيدو هما إمام مسلم يجرتوانه لا أجري صحيح بونك يا ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەفرەتی لێ نەکردوون لە ڕیواتەکەی حتا ئەڵێن ئەوەندەشی تیانە ئیلعانوهن بەڵێ ئیمامی غەزالیە فەرمێ نەفرەتکردن حکومدانە لە بری خوا تۆ وەکیلی خوانی خەڵک نەفرەت بکەی ئەمە یەک ئیمامی نەوەوی لە شەرحی صحیحی مسلیمە ئەفەرمێ اتفق العلماء مامۆستا خۆشەویستەکانم اتفق العلماء على تحريم اللعن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای گەورە ئیمامی نەوەوی فەرمێ هەموو زانایان متفقن لەسەر ئەوەی کە لە ئەعیانە کە لە معەنە شخصی معەنە بە هیچ جۆرێ بۆ دنیا نەفرەتکەی مامۆستاگیان ئەنجارە ئەڵەن چی شەرعان هو الإبعاد من رحمة الله لە ڕووی شەرعەوە تۆڵێ ئەم کەسە نەفرەتی لێ ئەەکەم دوور بێتەوە لە ڕووی خواوە کێ ئیزنی نەفرەتکردنی پێدراوە لەسەر شخصێکی معەن کە بڵێ ئەوە من ئەم کەسە بە نەفرە دەکەم مامۆسای بەڕێز ئالێرایە زانایانە فەرمونون چی بۆ هیچ کەسێک دروست نییە کەس لە ڕەحمی خوا دوورخاتەوە ئەمە ئیشی ئێمە نییە بۆیە دینەکەی ئێمە دینێکە نەوەوی بالضبط على الشرح صحيح مسلم فەرمێ چی لا يجوز أن يبعد من رحمة الله تعالى من لا يعرف حاله وخاتمته معرفة قطعية أتو خالق سكسيق نازاني خبر بينيا تو شو نتواني نفرتي ليبكي حالي عرزمي بويكا إمامي النوويج نق أوانا أفرمي دروستي جنيا دعاء ليبكين يعني ما مصطفى دروسنا دعاء ليبكي بلام هل حديثك مسلم دا بغمر درود خالد سري بدا فرمي لا يدخلنا الجنة لا يدخلنا الجنة ولا يجدنا ريحها ندسنا بهشت نبوني بهشتي شيام بودي وإن ريحها لا يوجد من مسيرة كذا وكذا لكاتك دا بوني بهش زور لدورة وخلق بوني دكا بله أما تشيت باش ما مصاب بيجوي طولا ما كي بيتو بنامي برسالك لكم خاتونێک هەیە خانمێک هەیە کە سفورە و لەچکی بەسەرەوە نییە بەڵام ئینسانێکی نوێژەکات ڕۆژوەکرێت زەکاتەکات کەسێکی دایم دەستی کراوەیە بۆ خەڵکی زیاتر لەو کەسەی کە لەچکی بەسەرەوەی خێر و خێراتەکات زمانی پاراوە هیچ کەلیمێکی ناشرین ئەنی هەموو ڕوکنەکانی خوای گەورە جێبەجێ ئەکات تەنها لە چکردن نەبێت تەنها حیجابەکە نەبێت واتە بەوەی کە حیجابەکە نەکات لە بەهشت ئەنی مەحروم ببێ بەڵێ نەخێر مەحروم نابێ لەبەر ئەوەی ئێمە سەحابەی ڕەسوولی ئەکرەممان بووە صلی الله عليه وسلم کە ئەم حەدیثە صحیحە ئەوە ئەگەر قیاسێ بوو ئەوە کە ئایا کەبیرە کە ئێمە وتمان
حەجل لە بەرنەکردن و پۆشاک نەپۆشین و حیجاب نەپۆشین گوناها موجیبی ئەوەیە کە ئیتر تۆ بڕۆی خالیدینە فیها ئەبەدابی ئەم حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەک تەهدیدە نەک ئەوەی مەحروم بوون بێ لە بەهەشت هەرگیز خوای گەورە بەهەشتێک کە دروستی کردووە ئەو ڕەحمەتەی خوای گەورە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاک ئادەم ڕۆژێکیان سەحابەیەکە بوو اسمه عەبدوڵڵاه ئەمە بوخاری بۆمانە گێڕێتەوە و سەحابەکان حەدیثێکی معلوم و صحیحە وكان يضحك رسول الله صلى الله عليه وسلم ام صحابيا پێغەمبەری صلى الله عليه وسلم اخست پێکەنینەوە نەک ئەوەی بڵێن زەردەخەنە پێغەمبەری صلى الله عليه وسلم ئەیخستە پێکەنینەوە قسە خۆش بوو بەڵام عیبێکی زۆر گەورەی هەبوو ئەویش ئارەخۆر بوو ئەم سەحابەیە کە خۆشەویستی پێغەمبەریش بۆ صلى الله عليه وسلم ڕۆژێک کە جەڵدی لێدرا و دوانەمانە لەسەر ئارەخۆریەکەی یەکێک گوتی ئەرێ ئەوە تەمێ نەبووی ئەرێ بەس نییە هەموو ڕۆژەی هێن و لێدەن لەعنەتت لێبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا تلعنوه نەفرەتی لێ مەکە إنه يحب الله ورسوله واو پێغەمبەری خۆش دەوێ ابن تەیمیە لەسەر ئەم حەدیسە زۆر تەوزیحێکی جوانی هەیە ئەو کسەی تۆ باسیەکەی ئەو خوشکەی تۆ باسیەکەی هەر کەسێکی کە ئەو خوشکانەی ئێمە لە هەر کەسێکیان پرسە ابن تەیمیە ئەفەرمێ كل المؤمنين والمؤمنات يحب الله ورسوله بۆیە کە نە بۆمانێ نەفرەتیان لێ بکەین نە پێشیان بڵێن وڵا ئەگەر خۆشی نەوێ بۆ ئیمانی پێهینە بشری حافی خۆب یەکێک لە ئارەخۆرەکانی بەناوبانگی زمانی خۆی بووە کاتی خۆی بووە یعنی لە سبەینی تاشە ئەمە دائم الخەمر بووە کە ئەو حرەکەت هەیە بۆ زنونی مسری یەکێک لە ئەولیای بەناوبانگی خوا بووە لە تەرەفی خوا پەیامی دەدرێ ئەڵێ بشری حافی ئەبێ بگەڕێتەوە لای ئێمە کە ئەوی یەکێک لە گەورەترین ئەولیای خوا هەموو کەس بۆی هەیە بگەڕێتەوە خوای گەورە بە فیرعەونە بە موسا و هاڕونە نێرێ بۆ لای فیرعەون ئەڵێ بڕۆن قسەی نەرمونیانی لەگەڵکەن خوای گەورە ڕەحمەتەکەی واسعە بڕوا ناکەم حەزرەتی ڕەسوول لە زمانی مبارەکی حەزرەتی ڕەسوول ئەکرەم كالرحمة للعالمين يعني تمام خلائق لبرخاتري وجودي مبارك حضرة رسول أكرم صلى الله عليه وسلم خواب وإما خلقي كردوا أمن برواناكم لعنة لزماني مبارك حضرة رسول أكرم رسول أكرم رحمة بو نفرتين باش ما مستا لا فرمو قصكي خد فرمو ئافرەتێک ئەگەر سەرپۆش نەبی بە زیناکەر ئەژمار دەکرێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی وەک تهدیدە بە زینا ئەحکامی خۆی هەیە نەخێر بە زیناکەر حساب نییە يعني ئەو فەرموودەی کە هەیە فهي زاني أيما امرأة استعطرت بۆنی خۆشی لە خۆیدا ثم خرجت على قوم چوە دەرێ داروایە تو خانمێک بە تەنیشتدا تێدەپەڕی ماشەڵڵا بۆ نێتی زۆر خۆشی هەیە ئەمە فهي زانية پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وەک هەڕەشەیە نەک وەک ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم زینا ئەحکامی خۆی هەیە حضرەتی عمر ئیمامی عمر هاتووتی ئەی عەلی شتێکم بینیوە ئیمامی عەلی فەرمووی سێ کەسی کەت لەگەڵە وتی نە فەرمووی بەس ناوبەری جەڵدەت لێ ئەدەم بەس ناوبەری جەڵدەت لێ ئەدەم چونکە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ هەروە قەزفی محسەنات هەروە ئاسان نییە بۆیە ئیمامی عومەرە کە شتێکی بە چاوی خۆی بینیوە بۆیە ئەم تهدیدە ئەم هەڕەشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەخێر معنای ئەوە نییە کە ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم پێمان فەرمێ ئەمە داوێن خراپە چونکە داوێن خراپی شروط و ئەحکامی تایبەت بەخۆی هەیە باشە مامۆستا لە ڕووی ئەوەی کە وتیان بۆن بەکارهێنانی بۆن وەکو ئەوەی کە تۆ باست کرد خۆی لە دینی ئیسلام ئاڵای دینی ئیسلام دینێکی پاک و خاوێنە و ئەوەشی پێخۆشە ئەو کەسانێک کە پاک و تەمیزن و خۆیان جەمیل يحب الجمال باشە کەسێک کە بەڕاستی خۆی لاشەی و پێستی لەو کەسانێک کە بۆنی ناخۆش دەرەکات یعنی هەنێک مرۆڤ هەیە بەدەست خۆی نییەک بەڕاستی ئارەق ئەکاتەوانێ پێستی بۆنی ناخۆش دەرەکە و ئەمە ئەنە پێویستیان بەوەیە کە بۆنی خۆش بەکاربێنن بۆی چواردەورەکەیان بێزار نەکەن کێشەی لە ڕووی معەتەرەوە فتووە لەسەرەوە دراوە کە خۆی تەعتیرەکە بەزۆی تۆ هەندێک حاڵەت بەکارێنێ بۆ ئەو بۆنی خۆی نەمێنێ بەس ئەو بۆنە خۆشەی کە لە خۆی ئەدرێت دروست نییە ئەوەی کە بۆ ئەزانێکی خۆشەکەم قسەی زۆری لەسەر هەیە مامۆستا بمبورە
لێرایە قسەی زانایانی زۆر لەسەر هەیە لە ڕووی ئەم بابەت من مەبەستمە تۆ کاتی تەواوت هەبی وەڵام بدەیەوە بۆ ئەوەی ینی هەڵە تێگەیشتنێک ڕوونەداتن لە بابەتەکە ئەگەر پیاوێک خێزانەکەی یان کچەکەی لە ماڵێ لەشی بە دەرەوەی ینی مەبەستم کە دەستە دەرێ ئایا ئەمە بە دەیوس ئەژمار دەکرێ وەک ئەوەی کە کۆمەڵک ناو حکمی هەیە لە ئیسلامدا یان دەیوس شتێکی ترە چونکە لە ناو موسڵمانان ئەم مستەڵەحە بەکاردێ ئەم دەستەواژێ ئەم ناوە ئەو حکمە فلان کەس دەیوسە کچەکەی مەسەلەن سفورە ئاوای پێ دەڵێن لەبەرەوە من مەبەستمە وەڵامەکە لە بەڕێزت وەربگرن پێغەمبەر ئەکرەم صلی الله عليه وسلم ئەمانەمان بۆیە پیاڵەکە ئێمە حفظی مجتەمع و کۆمەلگای خۆمان بکەین ئەم دەیوسیە کە ڕەسوولی ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ینی ئەم بابەتەی دەیوسیە ئێمە حکمی ئەومان پێ نییە کە بە هەموو خەڵک بڵێن دەیوسە و ئەوەیە و ئەوەیە و ئەوە لەم بابەتانە بەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرمووین ئێمە بێ ناموس و کەرامەت و خێزان و خاو و عائیلەی خۆمان پارێزگاری بکەین ئەبێ حفظی بکەین لەو هەموو بەڵاو لەو هەموو نەکبەتی کە تووشی کچوو خۆش خێزان و ماڵ و عائیلەی خەڵک بووە چۆن پارێزگاریان لێ بکەین ڕەنگە مثلا ها پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام من ڕەئا منکم منکەڕا فەلیوغەیرهو بیەدیه ڕەنگە کەسێکە بڵێتە خێزانی تهدیدی بکە هەڕەشەی لێ بکە بەوەی کەوا لە ماڵ وەدەری دەنێ ڕەنگە بڵێ ئیتر دروستیە من لە ماڵێک لەگەڵەت و بژیم لەبەرەوەی تۆ کە دەچێ دەرەوە لەشت بە دەرەوەیە ئایا بەم شێوازە چارەسەر دەکرێ یان ئیسلام شێوازی دیکەی هەیە لە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئافرەتێک کە سەرپۆش نییە مامۆستا دکتۆر ئیسماعیل مامۆستای بەڕێزم هەر ئافرەتێکە هەر کەسێکەیە ئێمە مامەڵەیەکی ناسکی جوانمان هەیە لەسەر ئەوەی کە ئێمە خوای گەورە پێی فەرمووین ئافرەتانمان پێویستەکە حیجاب بپۆشێ حیجاب لەبەر بکە کە ئەم ئافرەتە ئەمە ناکە ئێسانی خوای گەورەی کردووە بەڵام ئێمە لە کۆی گشتیە بۆ ینی بە زەخت و زۆرێک کە ئەمانەوێ حیجاب دروستکەین ئالێرای ئیشکالێک دروستە بێت ئەویش ئەوەیە کەسانێک دروستەکەین کە بە ناشکوری نەبێ ئێستا ئەمڕۆ کەسانێک هەیە نیفاقی تیا دروستە بێت بەڵام لە کۆی گشتیە ئێمە ئەبێت بەڵێ ئەم ئەمرەی خوایی لەسەر کشتەکانمان جێبەجێکەین چونکە فەڕیزەیەکی ئیلاهیەوە ئەبێ ئەنجامی بدرین بەڵێ کەوایە نابێ بە زۆر وایان لێ بکەین یان مامەڵەیەکی ناشایستیان لەگەڵ بکەین یان بەردەوام لەو ماڵا کێشە و دكتور مشكلة هذه نبزور تاني برقع ديتين هناك شيء جايز يعني برقع ديتين قفلتكن وبوشي ديتين تحت شتاب سرداتكن يعني شلون ئەوەی کە لە کوردی باڵی ناوتی بعدین خێلەی پێ دەڵێن یان نیقاب یان لە هەندێک شوێن بە تایبەت بۆ دەریا بۆ لێواری دەریا بڕقۆع بەکاردێ هەسن و قفل و هەیو ئەمە چاویشی داپۆشی ئێمە ئەو حیجابەی کە خوا باسی کردووە چی ئەو حجاب ئەو حیجابە ئەوەیە کە ئێمە نیقاب کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە حیجابمان بۆ باس کردووە بۆ باس کراوە حیجاب پۆش بین حیجاب لەبەرکەن کچەکانمان ئەمە نیقاب جێ خلافی زانەیانە جێ خلافی زانایانە نیقابەکە لە چ تەمەنی دەست پێ دکە حیجاب حیجاب لە بلوغەوە دەست پێکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی فەرمووین لە سەرەتای عومرەوە ئێمە ڕایان بێنین لەسەر حیجاب چونکە کاتێک ئەسما خان کە ئەسما هات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەو جلانە باش نییە بیگۆڕە بلوغ ئیسلامێت کیژان ساڵێ چ عمرێ بۆ کت با بڵێن بۆ کچ ئەو مەرحەلەی ئەو کاتانەیەتی کە سووری مانگانە سووری مانگانە تەمەنێکی محدد مامۆستا دکتۆر ئیسماعیل ئافرەتانەی کە سەرپۆشیان لەسەر نییە یان لەشیان بە دەرەوەیە دەکرێت ئێمە بە چاوێکی سوک سەیریان بکەین دوور لە بینەران و دوور لە وەرگرانمان بەڵام ئەم دەستەواژانە بەکاردێن لە کۆمەلگا لەبەرەوە ئەمە دەرفەتێکە من لە بەڕێزت بپرسم مامۆستای بەڕێز ئێمە بۆمان نییە بە سووکی سێری کەسکەین ئەمە ئێمە ئەسڵ وایە دوعای هیدایەت بۆیان بکەین ئیتر ئایا ئەمە ئەگەر کە ئێمە گومانمان نییە لە گوناهباریەکەیە ئەڵێن گوناهبارە بەڵام ئەسڵ وایە ئێمە دوعای هیدایەتی بۆ بکەین لە خوای گەورە پاڕێنەوە خوای گەورە هیدایەتی بە سوکردن و تەوهین و ئیهانەکردنی هیچ کەسێک مافی ئێمە نییە والله لعنەتی لێ بکەم و والله نەفرەتی لێ بکەم و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەفرەتی نەکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسی تەرد نەکردووە لە دینی خوای گەورە ڕەحمەتەن للعالەمین بووە لەبەر ئەوە نا ئێمە دینەکەی ئێمە و پەیامە جوانەکەی ئێمە تۆ خۆ بمبورە تۆ وتت دەبێ خۆشیشمان بوێن
ئەمە چۆنە یعنی کەسێک کە تاوانبارە ئێمە ڕقمان لە تاوانبار نابێتەوە مەڵێ ئێمە ڕقمان لە تاوانبار نابێت و پێغەمبەری خوا صلی الله وسلم هەر ئەمە دوعای بووە اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون ئەگەر کافرەکانی تائیفیش بوو بێ ئەمە لە کاتێک بەربارانیان کردی بەرباران کراوە ئەو ڕۆژە کە سەختترین یەکی پەیغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لە سەختترین ڕۆژانی من بووە لە تەواوی لەشی مبارەکی خوێن هاتووە وحی تێ خۆتان ماشەڵڵاتم ئوستادن و وحی تێ کە ئێمە چی بکەین بەوانە حەزەتی ڕەسوولەکەمە پێی خۆیان هەدایەتیان بێ ئیسە گەورەترین زایانانی ئیسلام گەورەترین مفەسرانی ئیسلام لە شاری تائفن بەڵێ مامۆسەیان مەوزوعی هیدایەت و مەوزوعی ئەوەی کە ئێمە ببەخشە ئێمە کەسی خراپەکە ئەسن مۆحڵەتی پێ نادەم ینی تەواو یەکسەر کافری دەکەیم و یەکسەر خراپی دەکەیم و یەکسەر فیلم دەسووتینیم نا ئێمە عەزیزەکەم ئەم مەوزوعە ئەگەر ئێمە بە ڕوویکە بخوێنینەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەحمەتەن للعالەمین بووە هەر فەرموویەتی خوای گیان هیدایەتی قەومەکەم بە طائف وەک باسمان کرد کە قورسترین حاڵەتی ژیانی ڕەسوولەکەم وە صلی الله عليه وسلم ئەنجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون ئەو حاڵەتە بەڵێ لەو حاڵەت کە هەمووی برین بۆ هەموو خوێن هاتووە مامۆستا دکتۆر ئیسماعیل دەکرێت لە وتار لە خوتبە لە تەڕاویح ئێمە دوعای خراپ لەو کەسانە بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای خراپی نەکردووە ئێمە کە سێر ئەکەین دوعای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیدایەت بووە گوناهبار ئێمە نابێت تەڕدیکەین لە ڕەحمەتی خوای گەورە ئێمە هەر ئەبێ هەرچێکمان کردووە باوەشی ئەو خەڵکە بگەڕینەوە بۆ لای دینی خوای گەورە اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون ئەوە شیعاری ئیماندار و مسلمانە ئێمە سیرەکەین زۆر جار ئێمە دوعاکەین دوعایانێک ئەکەین کە ئەو دوعایانە لە سونەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نییە بۆیە کە ئێماڵین ئەم گوناهبار ناکەی ئێمە بەو دوعایانەمان بەو شێوازی مامەڵەیەمان خەڵک لە ئیسلام دوور دەخەینەوە ئەگەر شێوازێکی تونند و تیژ و لەعنەتیان لێ بکەین بە چاوێکی سووک سەیریان بکەین دوعایان لێ بکەین ئەمە خەڵک هەڵنایە لە ئیسلام طبعا ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بەشیروا ولا تنفروا يسروا ولا تعسروا رسول أكرم عليه الصلاة والسلام ئەفەرمێ مژدە دەربن ترسێنەر مەبن ئەو خەڵکەبان کەن بۆ هیدایەت و دەستی خەڵک بگرن بۆ تەوفیقی خوایی ڕووداوێکی خۆشت هەیە کە لەگەڵ بۆ نمونە ئافرەتێک کە سەرپۆش نەبووبی بەڵام بە شێوازێکی جوان مامەڵە کرابی ئیتر ئەمە بوو بێتە هۆی ئەوەی کە خوا هیدایەتی بدە دەیان ڕووداو هەبووە بەس بە تایبەت لەگەڵە خۆت کە تو مامۆستای ئاینی و خەڵک بەردەوام پرسیارت لێ دەکە و لە پرۆگرامەکانت پەیوەندیت پێوە دەکا بەنسبەت ڕووداوەوە من ڕۆژێکیان لە مەتار هاتمەوە ئافرەتێکم بینی هات بەرەو ڕوومەوە دیار و منی ناسیوانێ زۆر بە مشەوەشی و خۆی تێکگا و ئەمانە دوایی هات وتی مامۆستا لە شەرمێکی خۆیان نێزانی چۆن خۆی کۆکات و ئەم بابەتانە وتی مامۆستا من پرسیارێکم هەیە و مشەوەش بوو من وشتم فەرموو وتی وەڵاهی چی بکەم ئاوا زیکرەکەم وە و ئاوا عیبادەتەکەم وە و نێزانی چۆن خۆی کۆکاتەوە بە کورتی من وشتم دایکەکەم خوشکە باشەکەم ئێمە دینێکی جوان و پەیامێکی جوانی پێغەمبەرمانەیە صلی الله عليه وسلم وتی مامۆستا بەخوا بە ڕۆژوم ئاوا نوێژەکەم ئاوا عیبادەتەکەم بەس داخی گرانم چی بکەم حیجاب نیم من پێم وتم ئەمە ئەگەر ئێستا تۆ لەو دەرگایەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێتە ژوورەوە تۆ ببینێت تۆ هەڵوەستە چییە بێ دەستی کرد بە گریانێکی بە کوڵ زۆر گریان هەر پێم ژیر نەبووە ئەم ئافرەتە قسەکە ئەوەیە کە خوا و پێغەمبەری خۆشەوێ صلی الله عليه وسلم بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەسی نەناوە بەڕووی کەسەوە و کەسی دەرنەکردووە دواتر پەیوەندی نەکردەوە بڵێ ئیتر الحەمدولله لەخوا بە زیابێ پەیوەندی هەر کردەوە کە زۆریش باش بوو تی مامۆستا الحەمدولله حیجابەکەم کردووە و لەخوا بە زیابێ زۆر سپاس مامۆستا دکتۆر ئیسماعیل پێنجێنی ماندوومان کردی بەڵام درێژی یاخوا زۆر سپاس